گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی گرنگی و پاراستنی ئاڵا و قواری هەرێمی کوردستان. میوانەکەمان بەڕێز دکتۆر فریاد فازڵ ئەکادمیست و مامۆستای زمان و ئەدەب و دامەزرێنەری ئینستیتیوتی خوێندنی کوردی لە بەرلین لەگەڵمان ئامادەیە لە ستۆدیۆ. دکتۆر فریاد زۆر بەخێربێ. بۆ گەلێکی وەکو کورتستەم دیدە ئاڵا دەتوانێت چی بکات، چ گرنگێکی هەیە؟ سەرەتا سڵاو لە ئێوە، لە هاوکارانتان، لە بینەرانتان. ئەم ڕۆژە لە هەموو لایەک پیرۆز بێ و هیوادارم ڕۆژێکە ڕۆژی سەرفرازی کورد دەگەیەنێ. زۆر دڵشاد بووم بەوەی کە ئێستا بەرە و ئەوە ئەهاتم لێ بۆ لای ئێوە. جۆم لە چاوپێکەوتنێ بوو لەگەڵ منداڵێکی تەمەەن 12 ساڵیدا کرا، لیان پرسی ئەوە چی دەکەی؟ وتی ئاڵای کوردستانم بەدەستەوەیە. وتی ئاڵای کوردستان ینی چی؟ وتی ینی سەرفرازی. زۆرم پێخۆش بوو، مانای وایە مناڵەکانمان ئەزانن چییە. با من 40 ساڵێک بگەڕێمەوە، 45 ساڵێک بۆ دواوە لە وڵاتی ئاوارەییدا باسی خەوی منداڵێکی کورد بە سەرەتای ئەم چاوپێکەوتنەتان دەست پێ بکەم. منداڵێک چۆن خەوت دەبینێ و چۆن پەروەردە کراوە کە کورد نەتەوەیە، کورد زمانی هەیە، کورد شانازی بە جلوبەرژیەوە دەکا کە دەچێتە من داوای لەبردنەکەم کامڕۆ جلوبەرگەکەم لە بەردانیە بەم زانایە تۆ لە بەردایە منیش خۆم دەڕازاندەوە بە جلوبەرجی کوردیەوە، بەڵام نەچووە بچێ و دەیکەم نەچوە بچێ و ئاڵای پیرۆزی کوردستانیش لەسەر ملی بێگومان لەسەر سەرمە، لەسەر چاومە، نەک تەنیا لەسەر شانمە. ئەو منداڵە خەو دەبینێ. خوێنراوەکە بە ناونیشانی خەوی منداڵێکی کورد ئەڵێ بابە ئەم شەو خەوێکم دی. من مانگێک بووم لە ژوورێکە ئەستێرەکانیش لە دەوری، پەپولەیەکی ڕەنگا و ڕەنگ بە پەنجەرەی ژوورەکەما هەڵدەگەڕا، لەو دیوەوە بانگی دەکرد. منیش ساوا و ڕێلێون بووم پەنجەرەکە بکەرەوە تا لەگەڵ تا تێر بنوم. پەپولە هاتە ژوورەوە، هەکبەی ئازاری کردەوە. ئای کە گریام چونکە ئەویش پەپولەکەش، چونکە ئەویش لەو خۆمە وەکو ئێمە بێلا نەبوو، بێ ئاڵا بوو. جا 45 ساڵ لەمەوە پێش کە من باسی منداڵێکی کورد دەکەم، باسی ئەوەی دەکەم کە بێلانەیە و بێ ئاڵایە. ئەم ڕۆژان نازی بۆ ئاڵایەوە دەکەین کە هەمومان لە گەردن لە چاومانی دەئاڵ. دکتۆر 45 ساڵ بەر لە ئێستا لە ڕێگای نووسینەوە باسی گرنگی و پیرۆزی ئاڵای کوردستانت کردووە. ئێستا ئەمڕۆ دەبێت بە چی شەڕ بۆ ئاڵا بکرێت؟ هەر لە ڕێگای نووسین و ئەدەبیاتەوە؟ نەخێر، ئێمە دەبێ ئاڵاکە جاران منداڵمان لە بێشکەدا پەروەردە دەکرد، جاران منداڵمان بە دەسرازە لە بێشکەکەدا دەپێچایەوە. ئەبێ ئەو دەسرازەیە ئاڵای کوردستان بێ، بۆی منداڵەکە کە چاوی کردەوە بزانێ 3 ڕەنگ هەیە لە ژیانیا. ئەم 3 ڕەنگە زۆر پیرۆزن، ئەم 3 ڕەنگە زۆر گرنگن، بە سوور، بە سپی، بە سەوز کۆتایی دیە. لە ناوەڕاستیشیا خۆرێکی تایە. ئەم خۆرەش 21 تیشکی هەیە. منداڵێک ئەگەر بەو 3 ڕەنگە پەروەردە بکرێ و خۆ ئەگەر بیخەیتە گوێیە و بیدەی بە بانگی گوێدا و پێی بڵێ سوورەکە تێکۆشانە و ئازادیە، سپێکە سەرفرازی و ئاشتیە، خۆگەر پێی بڵێ سەوزەکەش بەرووبووم و خێراتی نەتەوەکەیە. ئیتر لەو باوەڕەدام ئەو منداڵە بە زۆرێک گەورە دەبێ کە ئەو ئاڵایی قەت لەبیر نەچێ. پاشەوە ئێمە نابێ ئەوە لە یاد بکەین. ئەم ئاڵایی کە ئەمڕۆ ئێمە شانازی پێوە دەکەین، مێژوەکەی نزیکەی 166 ساڵ لەمەوبەرە کە خۆی بوون کردویانە بە ئاڵای نەتەوەکەیان. بربەرەکانی ئاڵای بەریتانیایان پێکردووە کە لەو سەردەمەدا هاتوونەتە عێراقەوە. بربەرەکانی ئەویان پێکردووە کە بەریتانیا ئاڵای خۆی هێناوە. ئەمان وتویانە ئێمە ئەبێ لە پارسەنگی ئەودا ئاڵایەکی نەتەوەی خۆمانمان هەبێ. تکایە بیر لەوەش بکەنەوە ئەوانەی کە ئەو ڕۆژە لەو سات و کاتەدا ئەو ڕنگانەیان بۆ ئاڵای کوردە هەڵبژاردووە، زانیویانە چی هەڵبژێرن، زانیویانە تیشتی خۆریانی چی. مانای وایە بە عەقڵ بیرکراوەتەوە، بە عەقڵیش ڕێڕەوێدانراوە کەوا بێ کورد دەبێ شانازی بەو 4 ڕەنگەوە بکە کە لە ئاڵای کوردستاندا دەشەکێتەوە. زۆر باشە دکتۆر. ئێوەمانان نووسەران و ئەدیبان زۆر کارتان لەسەر ئاڵا و پیرۆزی ئاڵا و شەکاندنەوەی ئاڵای کوردستان کردووە. لە قۆناغی داهاتووە بێت چی بکرێت؟
بەبیڕای من وەکووتم هەنگاوێکی زۆر پیرۆزە کە حەڤەی 12 لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان بڕیاری داوە ڕۆژی ئاڵا بێ کە ڕۆژی ئاڵا بێ مانای وایە پەروەردەکارانمان لە قوتابخانەکاندا بەگوێی منداڵەکانمان یاددەن و وەک دەبینین ئەمڕۆ چۆن لەسەر شەقامەکان و لەناو قوتابخانەکاندا ئاهەنگ دەجێڕێ و ئاڵای کوردستان دابەش دەکرێ و منداڵان ئاڵایان بەدەستەوەی کەوا بێ من هیچ ترسێکم لە داهاتووی نەتەوەکە نییە بە تایبەتیش ئێستا لە کاری دیبلۆماسیە کە لە ئەوروپا دەبینین نوێنەرانی حکوومەتەکەمان کە لەوێ دەبن ئاڵای کوردستانیان لە پاڵ ئاڵای وڵاتەکانی ترا لە ژوور سەردەوەیە کەوا بێت تۆ بابەتێکت هەیە کە خۆتی پێدەپارێزی ئێمە زانین ئێمە هەمومان لەوە تێگەیشتون لە ئەوروپا لە هەموو دنیا تۆ ئەگەر سیمبۆلێک نەبێت ئەگەر هێمایەک نەبێت کە خۆتی پێدەت ببڕیت مانای وایە بێهێما مایتەوە بەڵێ ئێمە ڕاستە زبانەکەمان کۆڵەکەی بوونمانە بەڵام جلوبەرجیشمان و ئاڵاکەشمان ئەبێ شانازی پێوەگەی من هیچ گومانێکم نییە کە ڕابداهاتووی ئاڵای کوردی هەمیشە بە شەکاوە دەبێت باسی ناوەندە دیبلۆماسیەکانت کردەمێتەوە بپرسم کە چەندین ساڵە نزیکەی 80 ساڵە شەڕ بۆ ئەم ئاڵایە دەکرێتەوەکو بە بەرزی و بە شەکاوەیی بمێنێتەوە لە نێو خۆدا لە نێو دڵی کووردا ئێستا کاتی ئەوەیە کە لە ناوەندە دیبلۆماسیەکاندا بشەکێتەوە نەک کاتی ئەوەیە من تکا لە هەموو کوردێک دەکەم لە هەر شوێکی دنیا هەیە واز لە هەموو ئەو ئاڵانە بێنن کە ئاڵای ترن و تێکەڵی دەکەن بە ئاڵای کوردستان ئەبێ هەر هەمومان لە باکوور بێ لە باشوور بێ لە ڕۆژ ئاوا بێ لە ڕۆژهەڵات بێ شانازی بە ئاڵایەکە و بکەین کە تەمەنی 106 ساڵە ئەبێ لە هەموو جێگایەکە ئەوە بکەین من جاران لە هیچ خۆپیشاندانێکی ئەوروپادا بەشداریم نەدەکرد چونکە کۆمەڵی ئاڵا دەشەکایەوە ئەو ڕۆژەی کە چەند ساڵێک لەمەوبەر بڕیاردرا لە خۆپیشاندانێکە ئەم ئاڵا خۆشەویستەی کوردستان بێ لە پێشی پێشەوە بووم چونکە ئاڵایەک نوێنەرایەتی منی دەکرد نەک کۆمەڵێ ئاڵا کەوا بێ بەڕاستی دیپلۆماتەکان سەیری خۆمان دەکەن خۆمان چۆن ڕێز لە خۆمان دەگرین ئەگەر لە جێگایەکە وەکو دیپلۆماتێک چوومە ئەوێ و بە زمانی ئەوان قسەم کرد ڕەنگە نرخەکەی ئەوەن دەنەوێ بەڵام زۆر خۆش دەبێ ئەگەر بە زمانەکەی خۆم قسە بکەم بۆی بزان کە زمانی خۆشم شایستەی باڵای زمانی ئەوانە نەک خوار زمانی ئەوان بێت ئەمە ڕاستیە لە کاری دیپلۆماسیە ئەمە هەمیشە بۆ سەرکەوتوو دەبین من خۆم یەکێکم لەوانە ئەم فەرهەنگەم بۆیە هێناوە لەگەڵ خۆما ئەم فەرهەنگە گەورەیە لە ساڵی 2005 لە ساڵی 1985دا هەچی ئاوات هەبوو نەمان بوو شەڕی عێراق و ئێران بوو ئەم کوردستانەی ئێمە خەڵتانی خوێن بوو دێیەک نەما بوو بەسەر پێوە کەسێکی وەکو من وەکو زانستکارێ لە زانکۆیەکدا فەرهەنگێکی بۆ کورد دەنووسی لە ژێر وشەی ئاڵادا ئەبێ 45 ساڵ لەمەوبەر چی نووسی بێ باشە لە ژێر ئاڵادا نووسیومە بە زمانی لە زمانە ئەوروپیەکانیش هەر لە عینەن کاتا بڵاو کراوەتەوە ئەڵێ ئێمە کوردین ئاڵاکەمان شەکاوەیە سەربەستە وشەکانە بێ مامەلی لەگەڵا بکرێ ئێمە کوردین ئاڵاکەمان شەکاوەیە سەربەستە ڕەنگی سوور موژدەی شەفەقە سپی ئاشتی سەوز خێر و بەرەکەتە ڕۆژەکەی ناوەڕاستیشی هێمای سەرفرازی گەلە من شانازی بەوە دەکەم 40 ساڵ لەمەوبەر لە فەرهەنگێکی گەورەی کوردی ئەڵمانیدا کە زیاد لە 100,000 وشەی کوردی تێدایە کە گەیشتومەتە ئاڵای وڵاتەکەم کە ئاڵای کوردستان بووە لە یادم نەکردووە هۆنداوەیەکی کورتم بۆ نووسیوە کە شایستەی ئاڵا دەستخۆش دکتۆر هەر سەرفراز بی هەر بمێنی سپاس دەکەم کە ئەمڕۆژ لەگەڵمان بوویت بەخێر بیت دکتۆر فریات فازڵ ئەکادمیست و مامۆستای زمان و ئەدەب و دامەزرێنەری ئینستیتیوتی خوێندنی کوردی لە بەرلین دووبارە زۆر بەخێر بیت زۆر سپاس بەخێر بیت